حیزبە ناڕازیەکانی خولی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەسەر ئاستی مەکتەبی هەڵبژاردن لە ئوتێل لالەزار لە سلێمانی کۆبوونەوە. کۆمەڵی دادگەری کوردستان بەرەی گەل ڕەوتی هەڵوێز بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە کۆبوونەوەکە بەشدار بوون. کۆمەڵ دەڵێت دەرئەنجامی تانەکان و پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان سەلماندی هەڵبژاردنێکی پڕ لە ساختەکاری بۆ کۆمیسیۆن وەڵامی 400 لاپەڕە بەڵگەی بە دوو دێرداوەتەوە. شمان ناوە ئەمڕۆ هیچێکی ترە لەو کۆبوونەوانە دوای ئەوەی کە کۆمیسیۆن حەسمی تانەکانی کرد هەیئەی قەزای عێراقی انتیخابی حەسمی تانەکانی کردووە و ئێستا کۆمیسیۆن ئەنجامەکانی پەسەند کردووە. ئێمە دیارە هەنگاوەکانمان بەردەوامە چ لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان، چ لەسەر ئاستی قونسوڵ و سەفارەتی وڵاتان، چ لەسەر ئاستی ڕێکخراوەکانی بواری هەڵبژاردن و هەنگاوی تریشمان لەسەر ئاستی حکوومەت و پەرلەمانی عێراقی فیدراڵە بۆ ئەوەی ئێمە ئەو کەم و کوڕی و شێوازی ساختەکاری و خەرقی قانونەوانی کە لە هەڵبژاردننی 20 دەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کرا لەلایەن بەشێکی لەلایەن کۆمیسیۆنەوە، بەشێکی لەلایەن ناڕازیەکانەوە سەرڕای هەمویان سەرباری هەمویان ئەو ساختەکاری ڕێکخراوەی کە کرا. ئێمە هەنگاوەکانمان ئەنێن بۆ ئەوەی کە ئەمانە لە عێراق چ بکەرانی سزا بدرێن چ دووبارە نەکرێنەوە. بەرەی گەل هێشتا خۆی یەکلایی نەکردوێتەوە بۆ چوونە پەرلەمان و بەشداریکردن لە حکومەت. ڕەوتی هەڵوێستیش چوونە ناو حکومەت ڕەت دەکەنەوە، بەڵام بۆ چوونە ناو پەرلەمان دەڵێن پێویستی بە بڕیاری سیاسیە. ئەوە پەیوەندی بە بڕیاری سیاسیەوە هەیە. دواتر ئێمە خۆمان وەکو بەڕێگەل کۆبینەوە و بڕیارێکی سیاسیە دەرێت لەو بارەیەوە و دوای ئەوەی کە سەیری دۆخی سیاسی هەرێمی کوردستانەکەین و سەیری بارودۆخی خۆشمانەکەین، ئەو کاتە بڕیارێکی سیاسی ئەدرێ هەنگاوی ئێمە و پێگەی ئێمە لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستانە لە داهاتوە چۆنە بێ و لەگەڵ کام لایەن دانیشین و ڕێکەوتن لەگەڵ کام لایەن ناکەین. وەڵامم دایە ئێمە وەکو بەشداریکردن لە حکوومەتە بەیسەوەی بەشداری حکوومەت ناکەین و نابین بە شەریک لەگەڵ حکوومەتێکا کە یەکێتی و پارتی تێدابێ بەنسبەت پەرلەمانیشەوە پێویستی بە قەرارێکی سیاسی جارێ قەرار بنەدا و پێویستی بە کوردی. بەرەی ناڕازی لە نۆ لایەن پێکاتون و هەمویان لەوەدا کۆکن کە ساختەکاری کرا و دەنگیان دزراوە، بەڵام تەنیا کۆمەڵی دادگەری بە ئاشکرا ڕایگەیاندووە نە بەشداری پەرلەمان نە حکوومەتیش دەکات. لایەنەکانی دیکەش بەشێکیان چوونە حکوومەتیان ڕەت کردوتەوە، بەڵام دەچنە پەرلەمان، بەشێکیشیان هێشتا خۆیان بە تەواوەتی یەکلایی نەکردوتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.